نصر بردوالي جميعا لتعزوزا مصاحب داريتو إلى كل خلاق وشالي دفل جميعني خوما يسد نشكي هولي رو خيزاتارا وصفان صور لمقرد على معنا ليش حوزة قال درسمته بس دي ولا عنده هولي مزاحية عندما برلماني خلي دوامي برلمان براسي من الليل ولا قربيانا كان ولا كاكشوان كوري دادا سبري خلقي كان عبر شوان مجيد يوتم شتيكم دي سولا رقي هاوريك موكا تشيروكي كي جولها بتعبد او الدكتوره مصريه هاتو هندك كوماكي بيزيشكان بو زنداني انا كردوا ام بيزيشكا مصريه وكو بيغاني زور يعني بشتكروا داو كبلاي ونامو بوا كلنا خوي ولاتي خوتا رجيمي وكو رجيمي عراق مع ولاتي خوي وابكا او بوا وينيكي خوي بناو نشانه داوتا يكي لكركاني هلمزكا كوسار عزيزه كوساري وستا عزيز لو كان روجا ناسويتي لنور السلمان او كاتا كوسار قطابي بوليسي ناوندي بولن زنداي نور السلمان بوا بيوتي كوسار تو روجا لروجاني ورزقارا بن من شايتي ام برسي ايوه من دوزوا روجقار والصورة خواهي قورا اوي هنايا بيش كصدام ورجامكي روخان ولصالي 2006 كدادقاي صدام دستي فيكر تي مكاني دادقا اتشنا ناوتشكاني كردستان ولا قرميان لهالبجة لهرشوني كشاهد حالة كان ينوريتو او خزانة الهن يما بابتي كيوامان لايا ناونشاني كيوامان لايا او اوجه تولاتي مصر بلي هاتوي خوي او كسا دوزيتو هينيتا هالبجة ووينيه لهالبجة وتيداوا بو دادقاي بالاي تاوانا كان عراق وبو كردستان ينو بو روجنامه اتحاد لو كاتا من وينيه دو روجنامه كم الكتابه كادا بزاندوا او تانم دابزاندوا وشونيتي دوزينوي او بزيشكا مصريه وانا مشان كتابه كشم هروايه هالبجه كانش انفال كران بزيشكا مصريكا لانه السلمانوا بو هالبجه هاو دا بيهنين كردستان جاري كتير لقال ام كتابات شيروكا كان بيقريتوا بداخوا او كاتك من كوسارم دوزي وصالي 2003 وتی زۆر نەخۆشە تەندروستی باش نییە و لێرەشەوە بەدەنگەوە چونێکی باش بەدەستوانەوە نەبوو دوای ئەوەی هەوڵێکماندا کە بیهێنین هەواڵی وەفاتیمان بیست بەداخەوە ئەو پیاوە لە ژیانە نەماوە ئێستا و ئەو دکتۆر ساداتە یەکێکە لە شایەتە زیندوەکانی تاوانی ئەنفال لە وڵاتی میسر هاتۆتە هەڵەبجە هاتۆتە سلێمانی و وتەی لێوەرگیراوە کتێبەکە باسی ئەو ڕووداوە شەکاو و زۆر ڕووداوی تر کە لەناو کتێبەکە تۆمار کراوە شجرة الشقلاوة ولا وعران بلو بعدين بو ماني حوت وهش هلا بجو بينجو لنا جغرافيا انفعلاني اما تشكل سرويكا كيسيكي جينوسايد هاو بشي لنيوان هلا بجي كان وقرمياني كان داك اويش انفعلا چونك هلا بجي كان بو ناس ربن تنها كيما باران كراون بلام لم كتابي خاطو قلالا دا او دەسەڵ منێت کە کەیسێکی دیکەی هەڵبجەیەکان کە کەیسی ئەنفالە لەوە بەشدار بووە بۆیە لێرە پێویستی بەوە دەکات کە ئەم جۆرە کۆڕ و ناساندنی کتێبمانە بە شێوەیەکی مؤسساتی بکرێت چون کۆمەڵکی زۆر بەڵگە و دوکومنتاریەوانە دەبێت لە خزمەتی ئەم کەیسە بێت ناکرێت تەنها ئەم کەیسی ئەنفال و جینۆساید و کیمیاباران تەنها لە شێوەی زارێکی و بە شێوەیەکی وتنمانە بەردەوام بێت بەڵکو پێویستە بە شێوەیەکی سیستماتیک لە ڕێگەی دامودەستگا حکوومیەکان هەڵ بدرێت بە شێوەیەکی دیکۆمنتاری ئەرشیڤ بۆ ئەوەی کە لە نەوەکانی داهاتوو سوود لە ئەم بەڵگە دیکۆمنتاری بۆ ئەوەی کە زیاتر کەیسی ئەنفال و هەڵەبجە و جینۆسایدی دیکەش بناسرێت بە گەلانی دیکەیە دیارە بەداخەوە ئێمە لە کەیسی ئەنفالە ئەو تاوانە گەورەی کە بەگەلەکەمان کراوە ئەکرا ئێستا دەوڵەتمان لەسەر دروست کردیا بنیاد بنایە بەڵام بەداخەوە بینین ئەم کەیسە تازە لە سەرەتای کەیسەکەداین بە نمونە ئێمە وەکو گەلی کورد وەکو کەسوکاری ئەنفالکراوان وەکو هەر دڵسۆزێک لە گەلی کورد تا ئێستا کەیسەکەمان نەناسیوەوە خۆمانمان نەناسیەوە دوژمنەکە و بەرامبەرەکەمان نەناسیوە ئەوانەی کە ئەنفالیان کردوین هەر بۆ نمونە ئەبینین گەلی کوردە کەسوکاری ئەنفال کراوانە ڕۆژانە لە ماڵی جاش و نەوەی جاش و ئەو تاوانبارانە ئەبینین کە بەشدار بوونە لە کەیسی ئەنفالاوە بۆ نمونە ئەبینین ئەوانەی کە بەشدار بوونە لە کەیسی ئەنفالدا و دەستیانێ لەو تاوانە و تاوانبار و تۆمەتبار و وەک جاش و ئەنفالچیەکان و ئەمانە لە کوردستاندا داڵدەدراون لە کوردستاندا
خەڵات کراون لە کوردستاندا پارێزراون ئەمانە لە دادگای بەڵای تاوانەکانی عێراقدا عەرب داوایانەکە کە ناویان هەیە و بدرێنە دادگا و بە هەمان شێوە حەجاج دادگایی بکرێن کەچی سەرەکەی لە کوردستاندا داڵدەدراون و پارێزراون بۆیە ئەکرێ لە ئێستا میلەتی کورد لە مۆلا هەنگاو بنێ بۆ ناساندنی کەیسەکە ناساندنی جینۆسایدی گەلەکەمانوە خۆی بناسێ تاوانباران بناسێ کەیسەکە بناسێ کاری لەسەر بکە وەکو ئەوڕۆکە لەم کۆڕکۆبوونەی گوڵاڵە خاندابین ئەم کتێبەی کە هەڵەبجەیەکان ئەنفالیان هەیە دیارە هەموو گەلی کورد ئەنفالیە هەموو ناوچەکان ئەم تاوانە بە جۆرێک بووە ئەوە نەبووە تەنها ناوچەیەک بێ ئەمە بەعەز لەگەڵ ئەو جاشە کوردانەیە کە ناسراون بە جاشە سووکەکان نێتیان سڕینەوەی گەلی کورد و باشووری کوردستان بۆ کە کوردێک نەمێنێت و ئەم پارچەیە کوردستان یان خود باشووری کوردستان کە ئەوتر بڵێن بەشێکی تەواو بێ لە عێراق و کوردیتیان نەمێنێ بەڵام سەیرەکەی سواز بۆخوا بۆ زیندوی گەلەکەمان دیسان کورجیاوە دیسان کورد خۆی دروست کردەوە هەرچەند بە گوێرەی پێویست نییە و بەداخەوە ئێستا ئەم بەشەی کوردستان باشووری کوردستان کە ئەوانەی دەستیانە بۆ لەم تاوانە زۆر باشتر لەم ئازادی ئەژین لەوەی کە گەلە زوڵم لێکراوەکە کە سوکاری ئەنفال کراوان تێدا ئەژین.